تایبەت بم بابەتە ئەمانەوە گفتوگۆی زیاتر بکەین زانیاری زیاتر بۆ هاوڵاتیانە وەربگرین کە ئۆتۆمبیلەکانیان تابلۆی بیانی پێەیە یاخود ئۆتۆمبیلەکە هەر بۆ خۆی ئۆتۆمبیلێکی بیانیە و دەیانوێت لێرە تابلۆی بۆ دابنێن. لەبارەی ئەمەوە لەگەڵ عەقید هێمن ئەمین گوتەبێژی پۆلیسی هاتوچۆی هەولێر گفتوگۆی زیاترەکەم کە زانیاری زیاتر و ورتریان لەلایە. ئەم کاتت باش با عەقید هێمن بەو پرسیارە دەست پێکەم جارە با بزانین سەرپێچی ئۆتۆمبیلەکان ئەوانەی کە تابلۆی بیانیان هەیە چۆن بووە کە ئێستا ڕێکخراوەتەوە؟ بەڵێ خۆی هەرێمی کوردستان هەروەک وڵاتێکی تر لە وڵاتان هاتوچۆ هەمشۆینێ ئۆتۆمبیل هەیە لە نێوان وڵاتێک بۆ وڵاتێکی تر. هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە ئێمە ڕۆژانە ئۆتۆمبیلی بیانی لە وڵاتە دراوسەکانەوە یان لە وڵاتانی ترەوە دێنە ناو هەرێمی کوردستان اینجا بۆ کاروباری گەشتیاری بێ یان بۆ بازرگانی و گواستنەوەی کەلوپەل بێ. ئەو ئۆتۆمبیلانە کاتێک دێنە سەر شەقامەکانی هەرێمی کوردستان ئەوە لەو کاتەدا زۆر جار تووشی ببوورە دەنگەکە نەمادەنگ هەیە. بەڵێ ئەمە گوێبیستی بەڕێستانین بفەرمن بەردەوام بن ببوور بەڵێ ئەو ئۆتۆمبیلانی کە دێنە ناو شەقامەکانی هەرێمی کوردستان بە تایبەت بڵێن باسی ئەو ئۆتۆمبیلە بیانیانە دەکەین کە ئی وڵاتانی ترن زۆر جار ئەوانە سەرپێچی هاتوچۆ ئەنجام دەدەن. ئیتر ئەوە کاتێک ئەوانە سەرپێچی ئەنجام دەدەن وەکو ئەوەی کە تیژڕۆیی دەکەن یان وەکو ئەوەی کە مەرجەکانی تونند و تۆڵیتیانە یان وەکو ئەوەی لە شوێنێکی نەگونجاو بۆ وەستان و دەوەستن ئەوانە هەمویان ئیجرعاتیان لەگەڵ دەکرێت و ئەوانە لێپرسینەوەیان لەگەڵ دەکرێت و سزا دەدرێن و هەروەها لە هەمان کاتیشدا پێبژاردنیان بۆ ئەنجام دەدرێت. زۆرجار لەلایەن هاوڵاتیانی ئێمە ئەم گلەیە ئاراستەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ دەکرا کە پێیان دەوتن بۆچی ئۆتۆمبیلانی بیانی ئەوانی کاتێک سەرپێچی دەکەن سزا نادرێن، بەڵام ئەوانە سزا دەدرێن وەکو هەر ئۆتۆمبیلێک کە سەرپێچی یاسای هاتوچۆ بکات لە شەقامەکاندا ئەوە سزا دەدرێت و ئەو بڕەداراییە و ئەو سزایی کە بۆشی دیاریکراوە لەیان وەردەگیرێت. باشە سزاکان چۆن وەردەگیرێت لەیان بۆ نمونە کەسێکی بیانیە لێرە سەرپێچەکە ئەکات و دەڕواتەوە چۆن ئەو سزای لێ وەرەگیرێت؟ سەبارەت بە چەندێتی سزایەکە لە یاسای هاتوچۆدا بڕی دیاریکراوی پێبژاردننی بۆ هەر جۆرە سەرپێچێک دیار کردوەوە تا هەر سەرپێچێک جۆرێک بڕێک پارەی سزادانەکەی هەیە هەمویان وەکو یەک نینە بە جۆری ئەو سەرپێچی کە ئەنجامی داوە. ئەنجا بە دوو شێوە کارەکە دەکرێن. بۆ نمونە ئەگەر ئەو ئۆتۆمبیلە لە ناو شار بکەوێتە ناو تیمەکانی هاتوچۆ یان ئەفسەری هاتوچۆ کە خۆی ڕاستەوخۆ ببینێت کە یەکێک لەو ئۆتۆمبیلە بیانیانە کە سەرپێچی دەکات ئەوە پسولەی سزادانەکەی بۆ دەبڕێت و یەشێک لە مستەمسەکانی لێوە دەگرێت و ناچار دەکرێت کە بچێت سزاکەی بدا و ئەوی تریشیان کە سزای تیژڕۆیە کە لە ڕێگەی کامێراکانی چاودێری تیژڕۆییەوە تۆمار دەکرێت. ئەوە لە خاڵە سنووریەکاندا کاتێک کە دەگەڕێنەوە چێک دەکرێت و لەوێندەرم ئەو سزایی کە هەبێت دەبێت لێ وەربژیرێت. باشە زۆر چاکە عەقید هێمن هەندێک هاوڵاتی هەرێمی کوردستانیژن کە دەیانەوێت سەفەر بکەن بۆ وڵاتانی دراوسێ یانوێت ئۆتۆمبیلەکان کاپیتاشکەن بۆ ئەوان چ جۆرە سیستەمێک گیراوەتە بەر ئەگەر سزایان لەسەر بێت لە کاتی کاپیتاشکردن لێی وەردەگرن یاخود کە ئەگەڕێتەوە یان چۆنە بۆ ئەوان شێوەیەەکە؟ بەڵێ و بە هەمان شێوە ئۆتۆمبیلانی تابلۆی هەرێمی کوردستانیش ئەوان زۆر کەسەیە دەیەوێت گەشت بکات بۆ دەرەوەی هەرێم بۆ ئۆتۆمبیلە تایبەتیەکەی خۆی ئەوە چەند ڕێکارێکەیە کە دەبێت ئەنجامی بدا لە پێشودا پێش ئەوەی ئەو تابلۆیانە تابلۆیە شێوازە کۆنەکە با بڵین ئەویان لەسەر بوو ئەوە ئێمە تابلۆیەکی ترمان پێدەدان، بەڵام دوای ئەوەی کە یەک لە هەنگاوە باشەکانی حکوومەتی هەرێم کە تواندرا ئەم ئۆتۆمبیلانەی ئێستا لە هەرێم هەیە هەمووی تابلۆیەکەی بگۆڕێت و بکرێتە ئەو تابلۆیە نێودەوڵەتی وەکو هەموو وڵاتانی تر کە بە پیتی ئینگلیزی لێ نووسراوە ئەوە پێویست ناکات تۆ تابلۆی بگۆڕی هەر بەو تابلۆیە دەتوانێت گەشتەکەی خۆی بدا و کاتێک مەبەستی ئەو گەشتکردنەی هەیە ئەوە لە بەڕێوەبەرایەتی گومرگ لێوێندەر ئەوەی دەفتەرێکی پێی دەوتێت دەفتەری سەفەرکردن ئەوەیان دەردەهێنێت و هەروەها لە ناو بەڕێوەبەرایەتی هاتوچۆش ڕێپێدانەکە دەکاتوە ئەگەر بێت و سزای لەسەر بێت سزا کەڵەبکەبووەکانی خۆی هەمووی ساف دەکات پاش ئەوە دەتوانێت گەشتەکەی ئەنجام بدات و ئۆتۆمبیلەکە گلدانەوەی لەسەر دەدرێت ینی حەجز دەکرێت ئۆتۆمبیلەکە تا ئەو کاتەی جارێکی تر ئۆتۆمبیلەکەی دەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان ئینجا حەجزەکەی لەسەر
لا دەکەوێت. زۆر باش عقیت من هیچ داتایەک لە بەردەستان هەیە بۆی بزانرێت چەند ژمارەی ئۆتۆمبیلی بیانی لێرە سەرپێچیان کردووە و چەندیان سزادراون؟ واللهی داتامان هەیە بەڵام ئێستا من بۆ ئەو دیمانەیە نەمتوانی ینی ئامادەم نەکرد بەڵام ئینشاڵڵا لە کاتی تر داتاکانیش بڵاو دەکەینەوە. باشە زۆر چاکە کاتە بە پرسیارێکی دیکە لەو بارەیەوە بکەم ئەویش سەبارەت بۆی کە مەبەستان چییە لە ڕێنماییەکە لەو ئاگادارکردنەوەی کە دەرسان کردووە داوای ئەوەکەن کە وەرن تابلۆ کۆنەکان وەربگرن مەبەستان لە کام تابلۆی کۆنە بۆ کام لایەنە بۆ ئەوانی کە سەفەریان کردو یان بۆوانی کە هاتوونەتە هەرێمی کوردستانەوە ببوورە نەک تابلۆی کۆن وەربگرن ئەو تابلۆیانەی کە مەبەست بە مەبەستی گەشتکردن وەرتانگرتە بوو بۆمان بگەڕێننەوە تابلۆیە نوێیەکەی کە ئێستا هەیە ئەوە وەربگرن وەکو لە سەرەتا ئاماژەم پێدا پێش ئەوەی کە ئەو بڕیارەی حکوومەتی هەرێم دەربچێت و تابلۆکان بکرێتە تابلۆیە نێودەوڵەتیەکە پێشتر تابلۆیەکی تر هەبوو کە بە نووسینەکەی بە ژمارەی عەرەبی بوو ڕێنووسی عەرەبی و هەروەها نووسینەکەش بە هەمان شێوە بە عەرەبی بوو بەو جۆرە تابلۆیە نەدەتواندرا گەشت بکرێ بۆ دەرەوەی وڵات دەبوا بێتە لای ئێمە تابلۆیەکی گەشتکردنی کاتی پێ بدەین اینجا ئەم تابلۆیە بۆ ماوەی ساڵێک بوو هەبوو بۆ ماوەی 3 ساڵ وەری دەگرت بەڵام کاتێک ئێمە چارەسەری تابلۆمان کرد تابلۆی ئۆتۆمبیلەکانی هەرێمی کوردستان کرا بە تابلۆی نێودەوڵەتیەکە پێویست ناکە ئەو تابلۆی گەشتکردنەی لەلا بمێنێتەوە تابلۆکانمان بۆ بگەڕێنێتەوە و ئەو تابلۆی کە ئێستا هەیە هیچ کێشەی و زۆر بە ئاسانی دەتوانی گەشتەکانی پێ ئەنجام دەی ئەوە مەبەستی ڕاگەیاندراوەکەی ئێمە بوو. زۆر باشە عقیت هێمن پرسیارێکی دیکەم لە بەڕێستان ئەوەیە کە سەبارەت بە ئەو ئۆتۆمبیلانەی کە دووکەڵی زۆریان هەیە و ئەمیش جۆرێکی دیکە لە پیسکردنی ژینگەیە جیا لە بابەتی ئەو تابلۆیانەی کە بۆ گەشتکردن بەکارەهێنرێت بۆ ئۆتۆمبیلەکان ئەمەوێت دەرفەتە جەنابەت لەگەڵمانی ئەو پرسیارش لە بەڕێستان بکەم هەندێک بەیانیان هەیە من بۆ خۆم کە دێم بۆ کەناڵ هەندێک ئۆتۆمبیل هەیە بە شێوەیەک ئەبینم ئەو شەقامەیان تەنیوەتەوە بە دووکەڵێکی خراپ کە هەر هەناسەت بۆ هەڵنامژرێت ئەوانە چ مامەڵێکیان لەگەڵەکرێت و چ ڕێکارێک بەرامبەرەوانە گیراوەتە بە چ سزایەکیان بۆ هەیە چۆن کۆنتترۆلی و حاڵەتاکەن ژینگە پیس نەبێت بەڵێ خۆی یەکێک لە هۆکارەکانی پیسکردنی ژینگە دەگەڕێتەوە بۆ دووکەڵی ئۆتۆمبیل و زۆر جار ئێمە لە شەقامەکان بە بەرچاومان دەکەوێت کە هەندێک ئۆتۆمبیل و زیاتر ئۆتۆمبیلی بار هەڵگر دووکەڵێکی ڕەش فرە دەدەنە سەر شەقامەکان و بە هەوادا بڵاوی دەکەنەوە وەک هەمووشمان دەزانین ئەو دووکەڵە ڕەشەی کە لە ئۆتۆمبیلەوە دەردەچێت ئەوە هەمووی گازی ژەهراوی تێدایە و کاریگەری لەسەر تەندروستی هەیە و ئێمە وەکو تیمەکانی هاتوچۆ بەردەوام لە شەقامەکاندا و هەروەها لەسەر شەقامی خێرای 120 متری و 150 متری تیمی تایبەتمان هەیە بەردەوام ئەوانە دەسوڕێنەوە هەر کاتێک هەر ئۆتۆمبیلێک بەبەر چاو بکەوێت کە ڕێژەیەکی زۆر دووکەڵی ڕەش فڕێ دەدات سەر شەقامەکان ئەوە ئێمە ئەو ئۆتۆمبیلە دەستگیر دەکەین و دەستی بەسەردادەگرین لە گۆڕەپانی دەست بەسەرداگرتنی بەڕێوەبەرایەتیەکەماندا گلی دەدەینەوە و هەروەها شوفێری ئۆتۆمبیلەکە ناچار دەکەین کە بچێت ئۆتۆمبیلەکەی چاپ کاتەوە ئەو کێشەیە کە بۆتە هۆی ئەوەی دووکەڵ بکە دەبێت چای بکاتەوە دوای ئەوەی کە گەڕاوە ئێمە ڕەوانەی لێژنەی پشکنینی دەکەین لە PVI واتە لە شوێنی پشکنینی فەحسەکە ئینجا کاتێک بڕیاری لێژنەکە بۆمان هاتەوە و کە سەلماندی ئەو ئۆتۆمبیلە کێشەکەی چابۆ ئێستا دووکەڵ ناکات ئینجا ئێمە ئۆتۆمبیلەکە ئازاد دەکەین و هەروەها سزایەکی داراییش دەدرێ بۆ ئەوەی کە ژینگەی پیس کردووە. بەڵێ ئێمە سپاس دەکەین عقید هێمن ئەمین گوتەبێژی پۆلیسی هاتوچۆی هەولێر لەگەڵمان بوویت وەڵامدەری پرسیارەکان بووی سپاس.